خەبات بۆ دابینکردنی ژیانێکی گونجاو و کەرامەتی ئینسانی. لانیکەمی حەقدەستی کرێکاران لە دوایین ڕۆژەکانی ساڵی ڕابردوو بۆ ساڵی 1401 هەتاوی پەسەند کرا. شۆڕای باڵای کار، پاش فریوکاری و پلانی هەر ساڵەی، سەرنجام لانیکەمی بڕی دیاریکراوی حەقدەستی کرێکارانی لە 2,600,000 ساڵی 1400 هەتاویەوە گەیاندە 4,180,000 تمەن لە مانگدا. ئەلبەتە ئەم زیادکردنە تەنیا ئەو کرێکارانە لەخۆ دەگرێت کە یاسای کار دەیانگرێتەوە. خاوەنکارەکان کە لە ڕێگەی دەرچوون یان لێبوردنی ماڵیاتی و بەهرەمەندبوون لە ڕانت و ئەولەویەتی جۆراوجۆرەوە، سەرقاڵی دزی و تاڵان و بڕۆی سامانی گشتین، ڕایانگەیاند کە توانایی دانی ئەو حەقدەستە زیادکراوەیان نییە. ڕێکخراوە کرێکاریەکان و کرێکارانی خاوەن گرێبەستی کاتی نەوت و کرێکارانی بەشەکانی تریش سەبارەت بەم بڕە زیادکردنەی حەقدەست ناڕەزایەتیان دەربڕی. لە ناڕەزایەتی و ڕاگەیاندنەکانی ئەواندا هاتبوو کە تەنانەت بە لەبەرچاوگرتنی ئەو 40% هەڵاوسانەی کە لەلایەن دەوڵەتەوە ڕاگەیاندراوە، ئەگەرچی ناڕاستیشە، لانیکەمی حەقدەست لە مانگدا دەبێت 16 ملیۆن تمەن بێت بۆ ئەوەی کرێکاران بتوانن لانیکەمی پەیداویستیەکانی ژیانێکی ئاسایی دابین بکەن. ئەوان سەلماندیان کە لابردنی ئەرزی تەرجیحی و دابەزینی بەهای ڕیاڵ ئەو هەڵاوسانەی ئێستا بۆ 3 هەندەی ئەوەی کە ڕاگەیاندراوە بەرز دەکاتەوە. بە بڕیاری کابینە سەبارەت بە لابردنی ئەرزی ناوبرا و گرانبوونی ئاردی سنفی و پیشەیی و بە شوێن ئەوشدا نرخی پەیداویستیە سەرەکیەکانی وەک مریشک، هێلکە، ڕۆن و شیرەمەنیەکان هەڵاوسان بە خێرایی چەند هێندە بەرز بۆەوە و ڕاستی و دروستی پێشبێنیەکانی هەڵسوڕاوانی کرێکاری سەلماند. بەڵام کابینەی ڕەیسی جەلادی 67 تەنیا بەوە شەوە نەوەستا. ئەوان لە ڕێگەی پەسەندکراوێکەوە ڕایانگەیاند کە تەواوی کرێکاران و کارمەندانی دەوڵەت تەنیا 10% حەقدەستی زیادی وەردەگرن. ئەم پەسەندکراوەیە ئەو کرێکارە خاوەن گرێبەستانەش دەگرێتەوە کە لەلایەن پەیمانکارانەوە بۆ ناوەند و ئیدارە و دامەزراوە دەوڵەتیەکان بە شێوەیەکی کاتی دامەزرابوون. پەسەندکراوەکەی کابینە کە کرێکارانی گرێبەستی نەوتیشی لەخۆگرت لە کاتێکدا بە وەزارەتی نەوت ڕاگەیاندرا کە شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتیەکانی کرێکارانی پەیمانی نەوت لە سەرەتای مانگی گوڵانی 1401 هەتاوی لە ڕاگەیاندنێکدا نووسی بووی کە حەقدەستی هیچ کرێکارێک لە مانگدا نابێ لە 16 ملیۆن تمەن کەمتر بێت. کەسانی سەر بە خانەی کاریگەر و دەست و پەیوەندیەکانی ڕەژیم بەبێ لە بەرچاوگرتنی دژایەتی کرێکاران لەگەڵ پەسەندکراوەکەی شۆڕای باڵای کار کە 3 هێندە لەژێر هێڵی هەژاریدا بوو، دەستیان کرد بە درۆ و فریوکاری. ئەوان نووسیان و پرۆپاگەندەی ئەویان کرد کە کرێکارانی ئێران بە زیادکردنی 10% حەقدەستەکان لەلایەن دەوڵەتەوە ڕازی نین و خوازیاری ئەوەن کە لانیکەمی حەقدەستی پەسەندکراوی شۆڕای باڵای کار بیانگرێتەوە. لایەکی ترەوە خاوەنکارەکان ئەویان بڵاو کردەوە کە شۆڕای باڵای کار دەیهەوێت بە بڕیارەکەی مانگی ڕەشەمەی خۆیدا بچێتەوە. تەسنیم هەواڵنێری نزیک لە سپای پاسدارانیش داوای لە هەیئەتی دەوڵەت کرد داواکاری لانیکەمی حەقدەستی دیاریکراو لەلایەن شۆڕای باڵای کارەوە قبوڵ بکات. بەم جۆرە کابینە و خاوەنکارەکانی کەرتی تایبەت لەلایەک و دار و دەستە و لایەنگرانی کابینە و خاوەنانی سرمایە لەلایەکی ترەوە بە تەمای ئەوە بوون کە کرێکاران لە مردن بترسێنن بۆ ئەوەی بە تاولەرز ڕازی بن. بەڵام کرێکاران هاوڕێ لەگەڵ جەماوەری خەڵکی ناڕازی لە ناوەڕاستەکانی مانگی گوڵانەوە بەوە ڕێخستنی شەپۆلێک لە ناڕەزایەتی و خەبات لە دژی گرانی لە ڕاستیدا لە چەندین شار لە دژی تەواوەتی ڕژیم هەڵوێستیان گرت. ئەوان سەرەتا ناڕەزایەتیەکانی خۆیان لە خوزستانەوە دەست پێ کرد. ڕژیم هاوکات لەگەڵ کەڵگوەرگرتن لە هێزی سەرکوتگەر لە ئاستێکی سەراسەریدا لە دژی ناڕازیان لە ڕێگەی کابینەوە ڕایگەیاند کە یارانەی توێژی کەمتر بەهرەمەند دەبرابەر زیاد دەکات و دەیگەێنێتە 400,000 تمەن. ئەم بابەتە نەبووە هۆی دامرکاندنەوەی ڕق و تووڕەیی و ناڕەزایەتی دەربڕینی ئەو خەڵکەی بە دروشمی خامنەئی قاتڵە حکوومەتەکەی باتڵە و مردن و نەمان بۆ کۆماری ئیسلامی خەبات و ناڕەزایەتیەکانی خۆیان چەند هەنگاو بەرەو پێش بردبوو. بەرپرسانی ڕژیم هاوکات لەگەڵ پەرەپێدانی وەحشیگەری هێزە سەرکوتگەرەکان
کە تا 26 گوڵان بوونە هۆی گیان لە دەستانی لانیکەم 5 کەس و دەست بەسەرکردنی دەیان کەسی تر دەستیاندایە کۆمەڵێک فریوکاری و پیلانگێڕی کۆن و تاقی کراوەش. پاش دەستپێکی ناڕزایەتیەکان وەزارەتی ئیسلاعات پیلانگێڕیەکی ناسرا و ڕسوابووی دەست پێ کرد. کاربەدەستانی ئەو ناوەندە جنایەت و گەندەڵیە بە دەست بەسەرکردنی 2 سەندیکالیستی خۆشناو و خاوەنڕای فەڕەنسەوی کە تەنیا بە مەبەستی گەشت و گوزار هاتبوون بۆ ئێران ڕایگەیاند کە سەرچاوە و هاندەری ناڕزایەتیەکانی ئەم دوایانە لە چەند ئۆستان کەسانی دەرەکی بوون. ئەم کردەوە دژە ئینسانیە بووە هۆی ناڕزایەتیەکی بربڵاو و لە قاودانی ڕێکخراوە سەر بە خۆکرێکاریەکان و لایەنگرانی مافی مرۆڤ لە دەرەوە و ناوەوەی وڵات. سپای پاسداران و بەسیج لە گەرمەی ناڕزایەتیە جەماوەریەکاندا مانۆرگەلێکی بربڵاویان لە چەندین ئۆستانی جیاواز لەوانە ئیسفەهان، مازەندەران، دەوروبەری تاران، سمنان، کرماشان و ئیلام بەڕێوەبرد. ڕئیسی کە تەنیا بە مەبەستی پیادەکردنی گەڵاڵە ئابووری و سیاسیە دژی خەڵکیەکان بە پشتبەسن بە کوشتار و سەرکوت هێناویانەتە سەرکار، هەر لە ئێستاوە بێتوانایی خۆی لە حان دامرکانەوەی ناڕزایەتیەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتی ڕۆژانەی شارۆمەندان نیشانداوە. پەسەندکراوەکەی کابینەی ئەم جەلادە سەبارەت بە چوونەسەرەوەی دە لە سەدی حەقدەستی کرێکاران کارمەندانی دەوڵەتی لەگەڵ ڕاگەیاندنی نەزۆک لە ئاو دەرهاتووە. پێدانی یارانەی 400,000 تمەنی خەرجی یەک حەوتوی لانیکەم 5 ملیۆن کرێکاری بێکار و بنەماڵەکانیان دابین ناکات و نابێتە کۆمەک خەرجی پێویست بۆ پتر لە 10,000 کرێکاری کەمداهات و بنەماڵەکانیان. کرێکاران، ژنان، لاوان و جەماوەری خەڵکی ناڕازی لە دژی ستەمی نەتەوایەتی هاوکات لەگەڵ ئەوەی کە خەباتی ڕۆژانەیان بۆ باشتربوونی داهاتەکەیان درێژە پێدەدەن، خوازیاری لە ناوچوونی تەواوەتی ڕژیمیشن. دروشمەکانی ئەوان لە ناڕزایەتیەکانی ئەم دوایانەدا سەلمێنەری ئەم واقعیەتەیە. بەڵام ئەو جەماوەرەی کە بە تەواوی وجودیەوە نەفرەتیان لەم ڕژیمە سەرەڕۆ و چەوسێنەرە هەیە، پێویستەوە بزانن کە تەنانەت ڕووخان و لە ناوچوونی کۆماری ئیسلامی بۆ گەیشتن بە ئازادی و خۆشگوزرانی بەس نییە. ڕووخانی کۆماری ئیسلامی پێویستە دەستپەیەکی حکوومەتێکی شۆڕایی و جەماوەری بێت کە ڕێگا بۆ ڕزگاربوون لە ستەم و چەوسانەوە خۆش بکات.